لبر چەند هۆکارێکەوێتە غیبەتەوە ئینسان. یەکەمیان ڕقی خۆی، ڕقی لە کابرایە بەوە دڵی ئاوەخواتەوە غیبەتی ئەوە حەقەتەکەیتی لە هەر شوێنێ ئەگیرسێتەوە یەکسەر غیبەتی ئەو شەخساکە، یا هەر ناوی بێنن چونکە خۆی ڕقی لێ یەکسەر غیبەتیەکە. ئیتر ڕقی بەهۆی چیەوە؟ بەهۆی دنیاوەیە، بەهۆی هەرچێکەوەی نازانێ. وەکاری دووەم حەسوودی، حەسوودە پێی ناخۆشە خەڵک بە باش باسی کە خۆشی بێ، ئەم بە حسابی خۆی کە غیبەتی کرد ئەیشکێنێ و سوکاتی پێکە، نازانێ ئەو بە باشی خۆی ئەرەمێنێتەوە، بەڵام ئەوەی کە زەرەرەکە ئەوە چاکەکانی چێ بۆ ئەو هەر باشی خۆی ئەمێنێتەوە، تۆ بڕە هەر جوێنبار غیبەت کە، بەڵام چاکانی تۆ چێ بۆ ئەو. هۆکاری سێیەم ڕازیکردنی دڵی خەڵک، موافقەی ئەقران لە مەجلیسێکە دانیشتووی هەمووی ئەیکە ئەڵێ بە منیش پیایکە، ئەوەشێکی ترە لە ئافاتەکانی هاوڕێی خراپ کە ئەو غیبەتەکە تۆش خۆتی پیاکە ئەڵێ بە منیش دەست پێ بکەم، چونکە ناکرێ ئەوەی کە من بێدەنگ بم، ناشکرێ پێ بڵێم ئاوز بە بێدەنگ بە، چونکە ڕەفیقمەوە حەز ناکەم دڵی بشکێنمەوە، من لە مەجلیسی ئەوام و چۆنە بێ و دوای دعوەتم ناکاتەوە بانگم ناکاتەوە، کورە دەی با مجاملەی بکەم لەسەر حسابی ناموسی کێ؟ مسلمانێکی دامەوە. هۆکاری چوارەم بریتە لە سوء الظن، گومانی خراپ بردن. رسول الله صلى الله عليه وسلم فرمى إياكم والظن فإن الظن أكذب الحديث. فرمى نكن گومانی خراپ برن بە مسلمان، چونکە گومانی خراپ بردن بە مسلمان درۆترین قسەیە. گومانی خراپ بردن بە مسلمان درۆترین قسەیە، یعنی کە تۆ ئێستا گومانێکی خراپ بێ بە برایەکی مسلمانێ، درۆترین قسە لە دڵتە، پیسترین قسە لە دڵتە. ئێخۆ بەخوا هەرە هێنیتە سەر زمانە ئەبێ بە غیبەتەکە، کە هێناتە سەر زمانە بە غیبەتەکە. ئاوایە بۆیە یەکێ لە حەقەکانی برای مسلمان بەسەر تۆ چییە؟ ألا تظن به سوءا، حق المسلم على المسلم ست، كان بجير الآخرة فرمي وألا تظن به سوءا، تو بۆ نییە گومانی خراپ بە مسلمان بەری، ئەوە حەقێکی دنیاوەتێ. ويا الله سبحانه وتعالى لقرآن فرمي اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم، دور كونه ولا زور يقلشي لقمان، بس كامي به النو قماني باش لما تفسير يكن شو ما باقي كقماني خرابة همي إثمه همي تاوانا لسر شان محاسبة كريد السري شو براسي قمان بردني خراب واوليك تحليلاتي ناشرين بكي بو كردارو بو قفتاري قسي برا مسلمانك قسي كي لي بيستي يكسر بديوه كي خراب عليك ليك يتو دسقيبه غيبة كردني كرداري كي لي بيني يكسر بديوه كي خراب عليك يتو دسقيبه غيبة كردني او آفاتي قمان بردني خراب بمسلمان.